دانەیە کە ساڵانەکە لە باسکە ئەما لە دەرچووی ئەکادیمیای ژیمان لە شاری سلێمانی لایەنەی گازی باکووری شاری کەرکووک یاریەکەن و لەگەڵ هەڵبژاردەی عێراقیشە توانیوانە پلەی دووەم لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی بۆ عێراق بەدەست بێنن لە باسکەی 3%. کوردەکانی باسکەی شاری سلێمانی و ڕێکخراوی ژیما پلەی دووەمی پاڵەوانێتی لاوانی عەرەبیان بۆ عێراق بەدەستهێنا. تیپیانەی گازی باکووری کەرکووک ئەو تیپەن کە ئەم کچانە یاری تێدەکەن و نوێنەرایەتی هەڵبژاردەی باسکەی کچانی عێراقیان کرد کە دووەم بوون ڕۆژانی 3 و 4 ئایاری 2024 لە شاری مەسقەتی پایتەختی وڵاتی عومان. پاڵەوانێتی باسکەی عەرەبی 3% بۆ تیپەکانی خوار تەمەن 18 ساڵی کچان و کوڕان ئەنجامدرا. لە ئاستی کچان حوت هەڵبژاردە لە نێویاندا هەڵبژاردەی باسکەی کچانی عێراقی خوار تەمەن 18 ساڵ بەشداری کرد کە تیپی باسکەی کچانی یانەی گازی باکووری شاری کەرکووک نوێنەرایەتیان دەکرد. هەڵبژاردەکە بە سەرکردایەتی ڕاهێنەر دکتۆر ڕزگار محەممەد ڕەوف توانی پلەی دووەمی پاڵەوانێتیەکە دەستەبەرکە کە ئەنجامەکانی هەڵبژاردەی باسکەی کچانی عێراق لەم پاڵەوانێتیە لە ڕۆژی یەکەمدا عێراق لەگەڵ عومانی ئەی یاری کرد کە 14-2 لێ بردەوە. دواتر عێراق بە میسر دۆران 13-9. دواتر عێراق لە ئیماراتی بردەوە 14-4. عێراق عومانی بی بەرامبەر بە عێراق شکستیێنا بەرامبەر بە 20 گۆڵ بەرامبەر تەنها گۆڵێک. ئاستی عێراقەکان ئەوەنە بەرز بوو. لە ڕۆژی دووەمدا کە 4-3 بوو عێراق لەگەڵ جەزائیر یاری کرد کچانی کورد 4-3 یاریەکەیان بردەوە. دواتر 12-10 لە کوێیتیان بردەوە. گەشتنەوە یاری کۆتایی ڕوبەڕووی هەڵبژاردەیەک بوونەوە کە سەرەتاش پێی دۆڕابوون ئەوانیش هەڵبژاردەی میسر بوو. سەرنجام لەو یاریەدا میسر 7-7 لە عێراقی بردەوە. میسر پلەی یەکەمی بەدەستهێنا و کچە کوردەکانیش بوون بە خاوەنی پلەی دووەم.